بەڵێ کاکە چۆنی کاک ڕەزاگیان؟ باشی ئەحواڵ برا قوربانە بم سوپاس. ئەڵی نامناسی؟ ناوەڵە ناتناسم. بێژەنم بێژەن. کام بێژن؟ ئیم بێژەنی کادیلاک. بێژەنی ساختە چی؟ ئەلو سەوتت خراپ دیە کاک ڕەزاستەکەم. ئی سعدی کوڕە غەزووری سعدی. بڵێ ئەمریکا. کاکە تقریبان ئەمڕۆ ئێمە 6 دەفتەرمان کردە دیناری عێراقی. ئێدە بەهات نابا لای من برا. کاکە وەڵی پارەی خۆم نەبووین برادێک بووتی لای خزمێکی خۆمەی کەمتر خۆتەزانی دەسەڵاتشم نەبوو لەسەر بەڵام سە پارەکە بە منە ئەنی پارە توانین بڵێ هی منە. اینجا ئەمانەیە وەرەقە بکڕین. زۆر باشە کاکە. ئێستا بزان لە بازار بەچەندە؟ حسابی خۆتان بکەن. لەگەڵ ما بەعفو بە قورئان پێنسەی تری لێ بوو بە 36 و ڕبع. کاکە 36 و ڕبعەکە ئێستا. کاکە وەر لە لای من بە 35 و نیو بیبن. وەڵاهی من زۆر پێم بەس بە حەزەکی با ڕاوێژێکی جەماعەتیش بکەم. کاکە ئەڵێ بە 35 و نیوەتان دەمێت. بزانە کەمتر ناماناتێت دۆزێ کەمتر هیچی وای فەرق نییە. کاک ڕەزاق بۆ خۆمان کەمتر. کاکە بە 35 و ڕبع چی؟ گوێرە داوە ڕبعەش لا دە کاکە 35. تاو کاکە 35. دەبەست با پێیان بڵێم و هەر ئاوا لەگەڵم بە 1 دقا. کاکە 35. کاکە بلوچێت تەزویر بێ بۆ خاتری خوا بڵێ بە حسابی جیازەمان ناتێ. کاک ڕەزا ئەیکیتە ناو جیازە وایە؟ برە برامەوە تو باسی ستەکەم بە شەر دەیفرۆشم تازە دوکانم دانایە. ئەگەر دێن دەیبەن دەیکڕن ئەوە من لە خزمەت دامە. ئەگەر ناتانەوێ لێگەڕن کاکە. تاو یعنی تەزویر نییە. بابە شتیوانیە تەزویری چە و باسی ستەکەی. تاو لەمادەم بە حسابی جیازە بڕۆن بیگۆڕن کاکە. تاو کاکە ئەوە کاگڕەشی و ئاینسەڵێن تاوە. زۆر باشە. کاک ڕەزابینە کوێ؟ وەرە چایخانەکەی ناو بازاڕی. چاخانەیەکی کاکە ئەوە دۆلار فرۆشە چای چییە؟ کاکە گیان دۆلار فرۆشە بەس لەبەر چاوە نفوسە چێتە. چاوە نەفۆشیشی برا. ژەنگا سیقە پێ هەیە کاکە. کورە سیقەت بە منە؟ تەواو. سیقە هەیە؟ تەواو. واسی لێ بێنە حاکە. کاک ڕەزاگیان ئێستا دێن. باشە براگیان وەرە. خواحافیز برا. داسن کاکە بڕۆ تاو ناماتی کاکە نانە کاکە ئێوە دانیشن من زوو گۆڕم و دێمەوە. جارە بارمە. برا بۆ کوێشی بە یەک گۆڕێن. کاک ڕەشەوە چییە؟ وەڵای بڵێ. پارە زاڵمە. سیقەت بە من نییە؟ پارە زاڵمە. ئەوە سوکایەتیە بە من کاک ڕەشید. کاکەیان ڕاستەکە پارە زاڵمەوە شەیتان وایە. تۆ سیقەت بە من نییە یعنی؟ سیقە ئەو ئاسمانگم پێتە. وەڵایی بمرمە زۆر لەو پێم خۆشتر بوو. ئەو کاکە منەوە ئیشە ناکەم. برشتی وا ناکەم. کاکە معقول نییە کاکە. ئێوە دانیشتن کاکە. کاکە گیان هیچ معقول نییە برام. بۆ ئەمڕۆ کامل ئەو کابرای سوکایەتی بە من کرد. هیچی سوکایەتی چی؟ بەیانی هاتوو لەوێ دانیشتوم ئەم بێژەنە بەش و باڵا بەرزە قسەی بۆ کا دانیشتە سێر لا دیوارەکە. ئەمە یەک. ئێستا سیقەی بە من نییە. باشە. سێم ئێستا سێری زاوی ئەولاکە. کاکەیان تۆ هەسەوە کە ڕۆشانێ بەخوای کەی تۆشانێ. کاکە حەیدەر ئەم پیاوە ئەو پەڕیجەی سیقەیە. کاکە لە منی وەرگرا هەرچی ڕوویا من ئەدەمەوە. بۆ کوێڕی بە یەک گۆڕین. کاکە گیان سیقەتان پێم نییە ئەینەن مەسەلە پارەی کاکە. منە کاکە. براگیان کاکە. زانین چییە کاپە نەمەگە. ئەو ئامانەتی ئەخەوێنم. کاکە گیان ئەوە بگرە. ئەمە چییە؟ ئەوە بۆی سیقەم پێ بکەیت. 6 دەفتەر بە 25,000. بابە تۆ ڕابێنی کاکە تۆ حیا بردم لای ئەم پیاوە 6 دەفتەر لە کێو 25,000 کوجا مەرحەبا تۆ بخەرەوە شوێنی خۆی. دقیق ئەم 25 کاک ڕەش ئەم 25 بۆ من وەکو 6 دەفتەر وایە من بە عارەقی ناوچوان بۆ بەچی پەیامان کردووە کاکە؟ ڕاستە کاکە نا حەدم نییە تۆ بگرە کاکە بۆ دڵنیاییش ئەو کارتەشت بالا بێ. ئەم کارتە چییە؟ ئەوە ئینە شەقامی کۆلە کاکە. کاکەشی بۆ خۆم و خۆمم لەگەڵ. کاکە گیان. کاکە بێژن گیان ئەوە بگرە بە پارەی مەڕوو ماڵات ناوێتی بێ کۆ بەڕەندەشانی خۆ تۆ لەگەڵ خۆ تابی بە قوربانەوە بڕۆ خواحافیزتان بێ. خواحافیز برا.